لیارەکانی هەفتەی سێمی خولی نیابی کوردستان برایەتی میوانداری چەمچەماڵی کرد. لا نیوە یەکەم یاریەکە ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو. هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. چەمچەماڵ مەترسیدارتر دەردەکەوت، بەڵام دەرفەتەکانی گۆڵی بە ئاسانی بە هەدەر دەدا. لا نیوەی دووەم یاریەکە سەرەتایەکی سارد و کۆتاییەکی گەرمی هەبوو. چەمچەماڵ کۆنتڕۆڵی تۆپی گرتبووە دەست، بەڵام بەبێ مەترسی تا لە خولەکی 74 دانا کامەران تۆپێکی لە ئاکۆ عوزێری هاوڕێی پێگەیشت و گۆڵ یەکەمی بۆ برایەتی تۆمار کرد. خۆشەکانی برایەتی زۆری نەخایەن. دوای کەمتر لە خولەکێک محەممەد ڕێبوار ئەنجامەکەی بۆ چەمچەماڵ یەکسان کردەوە. برایەتی هەوڵەکانی بۆ گۆڵی دووەم و سەرکەوتن دەدا، بەڵام پێی نەگەهێشت. لە خولەکی نۆهەت کاردۆ کەمال دوای وەرگرتنی کارتی زەردی تۆم بە کارتی سوورکرای دەرەوە. یاریەکە بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەر لایەکیان بە کۆتا هات. لە یاریەکەی ئەمڕۆماندا نەماتوانین سەرکەوتن بەدەستبێنین لەناو یاریگای خۆمان. ئەوە بۆ سێم یاری ناتوانین سەرکەوتن بەدەستبێنین. ئینشاڵڵا لە یاریەکانی دواتر قەرەبوو دەکەینەوە. ئەتوانم بڵێم یارێکی بەهێز بوو. ئینشاءڵڵا ئێمە وەکو خۆمان هەوڵ دەدەین ئەو گیر و گرفتە چارەسەر بکەین کە چەند جارێکە گەینە گۆڵی تیمی بەرامبەر و ئیستیغلالی فرسەکان ناکەین بۆ ئینشاءڵڵا بۆ یاریەکانی داهاتوو. ئێمە یاری شێروان یاری ڕابردووش هەروە بووین، زۆر گەشتینە گۆڵی تیمی بەرامبەر گۆڵمان نەپێکا. لە کۆتاییشا خاڵێک لە یاریگای برایەتی پاڵەوانی خولیپار کەم نییە، بەڵام ئەوەیە ئێمە زەختێک و پاڵەپستویەکمان لەسەرەوەکەوەی کەوا یەکەم سێ خاڵ بێنین لە خولی کوردستانی. ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کەوا ئێمە ئەگەر یەکەم سێ خاڵ هەر یاریەک بێنین ئەتوانم بڵم فرقەکەمان فرقێکی باشە، دێتەوە سەر ڕیتمی سەرکەوتنەکان و دەرونیانی ژاریزانەکان مرتاحە بن. بەمەنجامە هەردوویانی برایەتی و چەمچەماڵ بوونە خاوەنی دوو خاڵ لە خانەکانی کۆتایی ڕیزبەندی دەبیندرێن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.